بڵاوبوونەوە و زۆربوونی سەگی بێلانە لە پارێزگای هەڵەبجە تەواو بۆتە جێگەی مەترسی و نیگەرانی لای وڵاتیان. داوا دەکەن ڕێگە چارەیەک بۆ دوورخستنەوەیان ناوچەی نیشتەجێبوون بدۆزرێتەوە. ئیسەی ژین بۆ مزگەوت بەیانیان هەموو نەفرێکمان دارێگرین بەدەستمان و جاری وا هەیەین لە دەری ماڵە لە حوشەکە لە کۆڵانەکە 12 20 بەخوا جاری وا هەیە ئەڕوا بۆ لە حەد دەرەچی ئەوە زۆرە بن ئەوە سەگی بەڵا ئەوە زۆرە و تێن بە یەکە لەو گەڕەکە ئەم پەلەمایەوەدا ئەو پەلەمای ئەوەدا ئیتر شەو تا بەیانی مناڵ خەریکە زیڕەیەکە لەو گەڕێکی بێ. منەڵم ئەرزم کردی سێ جار پەلامارت باش شڵ بخوا مریشکت بخوا ئەبێ دووری خەیتەوە. ئیجا چارەسەر دوای ئەفەرمێ دوای سێ جار کوشتن بەڵام ئێمە هەر یەکسەرێک بیکوژێ. ئارە وەڵام مەترسی زۆری دروست کردووە سەر خەڵک. وەڵام لەناو بازارە گشتی سەگی گەڕ و ماڵە هەر تووکەکەشی پێوە نەماوە نەک گەڕ و پیسە. بەنام بازارەیە دێوە ڕوا و ئێم خەڵکەش چۆن توش نەخۆشی نابێت ڕۆڵە توش نەخۆشیە بێ. چەند ساڵێک پێش ئێستا پرۆژەیەک بۆ دروستکردنی شەڵتەرێک لەلایەن حکوومەتی ماوە بەسەرچووە خرایان ڕوو. بەڵام دواتری چەند گاوێکی کردداری بۆ چارەسەر و گرفتە نەنرا و پرۆژەکەش بەردێکی لەسەر نرا و تا ئێستا هیچ چەند گاوێکی نوێ بۆ چارەسەرکردنی کێشەی سەگی بێلانە لە پارێزگای هەڵەبجە نەگیراوەتە بەر. ئەم کێشەیە ماوەی ساڵ دو ساڵێکە زیاتر هەیە جاران ئەوەندە نەبوو هاوڵاتیان پەیوەندیمان پێوەکەن ئێمەش هەر بەپێی ئەو دەسەڵاتێکە هەمانە وەڵامان لیاونەتەوە ئێمەش لە خەمی ئەو بابەتەن هەروەکو ئەو خەمانێترکە هەمانە بۆ چارەسەرکردنی ئینشەڵڵا ئەگەر هەر شتێک بە ئێمە ڕاست پێرێت پابەندین و بە چارەسەرکردنی. کێشەی بڵاوبوونەوەی سەگی بێلانە بووەتە گرفتێکی سەرەکی لە شار و شارۆچەکانی کوردستان و بەوەی پەلاماردانی سەگ بێلانەکانەوە چەند کەسێک تا ئێستا گیانیان لەدەست داوە. بەشێکی سەگەکان وەکارن بۆ بڵاوکردنەوەی نەخۆشی و مەترسیشیان لەسەر ژیانی هاوڵاتیان دروست کردووە. حکوومەتیش تا ئێستا ڕێوشوونی پێویست و گونجاوی بۆ چارەسەرکردنی و کێشەیە نەگرتووەتە بەر. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.